گلی کردستان قربانی که زور مانده و به تایبەتی شاری حەلەبچە بەڵام بوو بە کلیلێکیش بوو کردنەوەی گرەی بەختی کورد. شەهیدێکی زور مانده بەڵام الحەمدولله سوپاس بۆ خوا و بۆ خوێنی ئەو شەهیدانە دەستکەوتی گەورەش دوایەوە بەدەست هات و ئینشاءالله دەستکەوتی گەورەتریشی بەدواوەیە. طوی لە مانگی ئاداردا چەند نازانی سەرخۆشی بکات پیرۆزبایی بکات وەکو بڵێ ئەو مانگە مانگی قەدەری کوردە، هەرچی خۆشی و ناخۆشی تاڵی و سوێری هەمووی لەو مانگەدا بەسەر کووردا باریوە. لەبەرەوە توانین بڵێن مانگی ئادار مانگی قەدەری کوردە و ئینشاءالله موژدەی گەورەش هەر لەو مانگەدا ڕۆژێک هەردێ. ئێمە خۆشحاڵین و سەربەرزین کە کنفرانسی لاوانی کوردستان ئیمڕۆ لە هەولێر دەبەسترێ و ئەمە ئەهمیەتێکی یەکجار زۆری هەیە بۆ ئەوەی هەم لاوان یەکتری بناسن و پێکەوە بڕیار لە ئایندەی خۆیان بدەن و زەمینە خۆش بکەن. من داوای سەرکەوتن بۆ کنفرانسەکەتان دەکەم و هیوادارم بە گیانێکی لێبوردەیی و بە مێشکێکی کراوە بیر لە ئایندەی خۆتان بکەنەوە. ئێمە نەتەوەیەکین ئەبی بزانین مێژووی خۆمان چۆن بووە، ئیمڕۆ لەکوێین و چۆن هەنگاو ئەنێین بەرەو ئایندە. ئەمەش ئەرکی ئێوەی لاوان. لە مێژوودا غەدرێکی گەورە لە ئێمە کراوە. ئێمە یەک نەتەوەین بەڵام دابەش کراوین. ئیمڕۆ واقعێک هەیە ئێمە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەم واقعەدا دەیکەین. بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئەبی ئەزموونی زۆر وڵاتانی ترمان لە بەرچاو و ئەزموونی خۆشمان. بەڵام لە هەمووی نێزیکتر من دوو ئەزمون دینمە بەرچاو، ئی ملەتی ئەڵمانیا و ملەتی چێکۆسلۆڤاکیا. ئەمە وا نیشان ئەدات کە ئێرادەی گەلان سەردەکەوی. بڕیاری حکوومەتەکان و هاوپەیمانان ئەگەر سەریش بکەوی بۆ ماوەیەکە. 40-50 ساڵ بە زۆر ملەتی ئەڵمان جیا کرایەوە، ئاخری یەکیان گرتەوە. هەروەها بۆ ماوەی 40-50 ساڵێک دوو نەتەوەی دوو ملەتی جیاواز چیک و سلۆڤاک پێکەوە بەستران، بەڵام چونکە ئاسایی نەبوو دیسا لێک جیابوونەوە. لەبەرەوە ئەم جیاکردنەوەی کوردستانیش طەبیعی نییە. ئەبێ ڕۆژێک بێ ئەم نەتەوەی یەک بگریتەوە، بەڵام دیسا من ئەڵێم ئەمە بە زۆر نابی. کاتی کە پێویست بوو ئێمە خەبات بکەین، قوربانی بدەین، شەهید بدەین، کردمان. ئێمە پێناسەی نەتەوەی خۆمان و هەبوونی خۆمانمان پاراست، بەڵام ئیمڕۆ شێوەی خەبات شێوەیەکی ترە. کێشەی ئێمە کێشەیەکی نەتەوەییە. لاوانی خۆشەویست ئەبی ئەم بیر و باوەرە لەسەر بنەمایەکی بڕوا بە خوبوون، بڕوا بە دیموکراسی، بڕوا بە پێکەوە ژیان، بڕوا بە یەکتری قبولکردن، ئەم بیرە نەتەوەیە ئەبی ڕۆژ بە ڕۆژ قوڵتری بکەن لە ناو گەنجانی خۆماندا. چونکە هەوڵی وا هەیە بەداخەوە کە کێشەکە لە مەسیرەکەی لا بدەن، کەنەما ئێمە کێشەی نەتەوەییمان نییە، کێشەی ترمان هەیە. ئەسڵان کێشەی ئێمە کێشەیەکی نەتەوەییە. کێشەیەکی ڕەوایە، لە هەمووشی گرنگترەوەیە ئێمە ئەبی بڕوامان بەو کێشەیە هەبی و ئامادە بین فیداکاری بوو بکەین. ئێمە ئەگەر بە تەمای ئەوە بین دەوڵەتێک دێ مافی ئێمە پێمان دەبەخشی
اما سهوی که گوره و هیچ کاتک تکاتان لیده که هم توشیا وهمه نبن ایمه بی خومان هبین باوی خلکی تر بتوانی یارمتی ایمه بداد اگر راپرینی نوا تو یک نبا فداکاری هم گله نبا فدرالی نبا با امری واقع دوی روخانی رژیم ام وضع علی کردستان درست ندب استرش وکو خوتا نبینن لوانی خوشویست آماده بوانی برس جهان لگورانه کی به پلده و به تایبتی نوچه روشهلاتی نوراست ایوه شوی وکو کرد وکو نتویک وکو کردستانی ابی خمان آماده بکن بو همو اگر اکن و ام کنفرانسه من به هنگاوی که پیروزی از آن ایمه بی آماده بین بو همو اگر اکن و ابی بزانین ابی همو جهانیش بزانید که مافی چارنوس مافی کی آساییه مافی کی یاساییه مافی کی خداییه به ایمه دو من لگلوانی میمه بلین دولتک یا لاینک مافی ایمه بده ماف خوب ایمه دو اگر ایمه مشکلی ماف من هید داگیر کراوه کس نتوانی ماف به ایمه بده توانی اقراری بکن اعترافی بکن بلام نه کس منت من لیب که نه او مافش من دوی اگر یک به ایمه داد ایمه دوا کن اعتراف به مافی ایمه بکرید مافی ایمه بس داگیر بکرید و ایمه مافی خوشمان نوی لسر حسابی مافی هیچ ملت ایکی تر با امیدی خواه انشالله هر لم ساله دا کنفرانسی نتویج دبستین با همو لعنه سیاسیکان اکادیمیکان روشنبیرکان لهمو کردستان بواوی ایمه پیامی آشتی بگینین به همو گلانی جهان به تایبتی به گلانی براو دروسه گلانی عرب ترک فارس که ایمه برایی کن ایمه دستی براتی دریجه کن او وهمو او تصوره او انطباعی که درست بوا به درجایی میجو که کرد و عرب دجمنن کرد و ترک دجمنن کرد و فارس دجمنن اما تاوانه که در حق بمگلانه کراوه دولتکان کردویانه ملت نابی دجمنی ملت بن بالا اما شر حکمت دکین بالا شر ملت و ملت اما کفر و نابی بن او کنفرانس بو اویا اما وکو کرد آشتی خوازین پیامی آشتی آراسته همو لایک دکین دستی دوستاتی و براتی بو همو لایک دریج دکین و ناوی به هیچ شویک لمودو بزوتنوی رزگاری خوازی گلی کردستان پناه بوتن دو تیجی بباد زمانی چک نماوت و به چک مافور بگیری زمانی منطقه زمانی لکته گیشتنه ابی به شوی آشتی و دموکراتی اما خباتی خوان بردوام بین خباتی خوان و بم شوی متوانین مافور بگیری کاتی پیویز بو چک بکار بینین چکمان بکارینا لمودو بکارینانی چک ممکنه نتایجی عکسی دبی اما حقیقته که آیندهش اثباتی نکد چک باوی اما برگیری لخومان کن اگر تعدال اما کرا لو زیادتر نابی اما بیر لحلگرتنی چک کینو و زور مرجع بو هر سرکوتنک بو هر دستکوته کی تر مرجی سرکی یک ریزی مالی کرده و تبایی مالی کرده و برای بشانازی و دالیم لو بوارده هنگاوی باشمان آوشتوا و سرکوتنی باشیش به دستاتوا بله هشتا رنگ گیرو گرفت من هبی بلام تحدی که زورش مالی کرد رخراوه تبایا لمسائل استراتیجی الحمدلله یک بیرو باورین و الهموشی خوشتر اویا الحمدلله اول نما که ایتر شر کرد و کرد یا خوینی کرد به دستی کرد برجه و حتی اشنابی او دوباره د پیره ګوتار امام جلال سرکومر عراق فدرال جالی رزدار سادی پیرا و هاتا خوندن اجازه بفرمون پیامی
جەنابی مام جەلال سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانتان پێشکەش بکەم لەبەرەوەی خۆی لە دەرەوەی وڵات بوو ئەمڕۆ ئەگاتەوە شاری سلێمانی نەیتوانی بەشداری تام بکە لەم ئاهەنگەدا. خوشک و برایان، لاوان گەنجانی کورد، سەڵاوێکی گەرمتان لێبێت. خۆم بە بەختەوەر دەزانم و شەرەفێکی مەزنە بەم پەیامە بەشداری دومین کۆنگرێسی نەتەوەیی بۆ لاوانی کورد بکەم. هیوادارم کارەکانی کۆنگرێسەکەتان سەرکەوتوو بێت لە پێناو بەدیهینانی ئەو دروشم و ئامانجانەی کە ئێوەی لاوی لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان کۆ کردوتەوە و هەمووتان بە یەک وتاری یەکگرتووی لاوانی کورد بستنە نێو هاوڕێ و هەواڵەکانتان. درێژە بە خەبات و تێکۆشانتان بدەن. درێژە بە خەبات و تێکۆشانتان بدەن لە پێناو بەدیهینانی مافەڕەوەکانی کورد و قوڵکردنەوەی بڕیار و ڕاستپاردەکانی ئەم کۆنگرێسەدا کە بێگومان تیایدا پرەنسیپی سەرەکی و ئەرکی گرنگ دادەڕێژن بۆ خەباتی ئەم توێژە گرنگەی کورد لەم سەردەمەدا کە خەباتی سیاسی و مەدەنی و پەرلەمانی و ئیعلامی و دیبلۆماسیە بە شێوازێک لەسەر بنەمای دیالۆگ و یەکتر قبوڵکردن دوور لە تند و تیژی. کۆبوونەوەی ئێوەی لاو گڕوتین دەبەخشێت بە ئێمەمانان و دڵخۆشمان دەکات کە دەبینین گەنجان و جوانانی نەتەوەکەمان بە پەرۆش و بە جۆش و خرۆشێک حەزت بە لێپرسراوێتی دەکەن، کار بۆ یەک گوتاری دەکەن، ئەوەش متمانە و ویستی ئێوەی لاو بەرجەستە دەکات و لە پێناوی بنیادنان و پێشکەوتنی نەتەوەکەتان و بەدێهێنانی ئاوات و ئامانجە ڕاوەکانی کورد. خوشک و برایانی خۆشەویست، لاوانی کورد لە هەموو قۆناغەکانی خەباتدا لە ڕێزی پێشەوە بوون. داینەمۆی شۆڕش و ڕاپەڕینەکان بوون. وزە و توانای ئەوانیش سەرچاوەیەکی سەرەکی بووە بۆ درێژەدان بە خەبات و تێکۆشان. بۆیە بە چاوی ئومێدەوە دەڕوانینە سەرکەوتنی ئەم کۆنگرێسەتان کە لە هەلومەرجێکی پڕ لە گۆڕانکاری و ڕوودا و تێکەڵبوونی کاریگەری سیاسی و ئابووری و فەرهەنگی و فەلسەفیدا بەڕێوە دەچێت. کاریگەریەکانیان لەسەر کورد دوور نییە. هیوادارم کۆنگرێسەکەتان لەبەر ڕۆشنایی ئەو هەلومەرجەدا تێڕوانین و لێکدانەوەی هاوچەرخ و بەرهەم بهێنێت بۆ یەک وتاری کورد بۆ ئێستا و ئایندەش. بەو پێی لاوان ئایندەی هەرگەڵ و نەتەوە و کۆمەڵێکی مرۆڤایەتین. بۆیە ئێوەش ڕوبەڕووی لێپرسراوێتی گەورە دەبنەوە بەوەی کۆنگرێسەکەتان بکەنە هەوێنی یەکڕیزی و یەکێتی بە ژیانێک کە مۆرچی کوردایەتی لە خۆ بگرێت. پەیامێکیش لە ڕێی خۆتانەوە بگەێنن بە لاوان و چین و توێژەکانی نەتەوەکانی تری هاوخەباتتان لە بەشەکانی تری کوردستان. ئەم پەیامەی کە بە درێژایی مێژووی کورد و خەباتە ڕەواکەی پێناسراوە لەسەر بنەمای ئاشتی و برایەتی و پێکەوە ژیانی بە ئاشتی و بنیادناوە و ڕێبازی ئاشتی و دیموکراسی هەڵبژێردراوە بۆ پێکەوە ژیان. لاوانی بەشدار بووی دووەمین کۆنگرێسی نەتەوەی بۆ کورد. جێگەی شانازی و سەربەڵندی هەمومانە کە هەرێمی کوردستان دووەم کۆنگرێسی لاوان لە ئامێز دەگرێت. توێژێکی فراوان و گرنگی ڕۆڵەکانی کوردی کۆکردوتەوە بۆ ڕەنگڕێژکردنی ئایندەیەکی گەشت لە ڕێگەی دیالۆگ و بیرڕاگۆڕینەوەی دیموکراسیانە کە ئەم هەرێمەی پێناسراوە. ئەوە شەرەفێکی گەورەیە بۆ هەمومان کە بەشێکی کوردستان دوای خەباتێکی دوور و درێژی پڕخوێن و قوربانی دان لە کەلاوان بەشی شێریان لەو قوربانیانە پێبراوە بە ئازادی و دیموکراسی شاد بووە و ئەمڕۆ نەک هەر لە ناوچەکەدا بەڵکو لە ئاستی جیهانیشدا بە چاوی پڕبایەخەوە تەماشا دەکرێت. بە نمونەی دیموکراسی و ئازادی و لێبوردەیی و سەقامگیری ناو دەبرێت. بە جۆرێک کەم ئەزمونەی ئێمە چاوی لێ دەکرێت.
پاراستنی بووەتە ئەرکێکی نەتەوەیی و نیشتیمانی هەموو خەمخۆر و دڵسۆزێکی کورد و دیموکراتی خواز و پێشکەوتن خوازێک لە جیهاندا. لە کۆتاییدا داواکارم ئەم کۆنگرێسە دەرگا و ئاسۆیەکی گەشت بکاتەوە لە بەردەم بەردەوامی هاوکاری و هاوخەباتی لەگەڵ خوشک و برایانی نەتەوەکانی تردا کە لەگەڵمان دەژین، مێژوێکی دێرینی پێکەومان دەبەستێتەوە، هاو ئاینی و هاوچارە نووسی چەندین پەیوەندی تریش کۆمەڵایەتی و سیاسی و چینایەتیش. رێزدار کاوە محمود وەزیرێ کولتورێ و لەوان یا حکوومەتە هەرێما کوردستانیژی ئامادە بوو کو کۆنفرانس لە هۆلاوێ یا بناوێ پێشەوا قازی محەمەد هاتبوو دارخستن گوتن ئەخوا پێشکەش کرد. ئەم دەستکەوتانەی هەرێمی کوردستان هاتوۆتەکایەوە موڵکی تێکڕای گەلی کوردستانە و لە بەرژەوەندی تەواوی خەڵکی کوردستانە لە هەموو پارچەکاندا. بۆیە لە هیچ کاتێکدا لەسەر حیسابی بەرژەوەندی تێکۆشانی گەلەکەمان لە پارچەکانی دیکەی کوردستان نەبووە و نابێ. هەر بۆیە پاراستنی دەستکەوتەکانی ئەم هەرێمە نەک تەنها ئەرچی لاوانی ئەم هەرێمەیە، بەڵکو ئەرچی تێکڕای لاوانی کوردستانە بە هەموو پارچەکانیەوە. سێ، ڕۆڵی لاوان لە گۆڕانکاریەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕۆڵێکی ئاکتیڤ و دیارە، بەڵام لەوانەیە لە ئاکامی چەندین هۆکاری جیاواز تا ئێستا گۆڕانکاریەکان بە تەواوی مافەکانی لاوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دابین نەکردبێ. مەبەست لە بزافی لاوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕابوونیان گۆڕینەوەی جۆرێک لە دیکتاتۆری و ئیستیبداد بە جۆرە و شێوازێکی دیکە نەبووە. بۆیە پێشبینی دەکرێت لە تێکڕای وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەقامگیری سیاسی مسۆگەر نەکرێ تا نەریتەکانی دیموکراتی و ئازادی و مافەکانی مرۆڤ و مافی ژیان و مافی نەتەوەکان و چەمکی گەشەپێدانی مرۆیی دابین نەکرێ. لە هەمان کاتدا بێ چارەسەرکردنی مەسەلەی نەتەوە و پێکاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەرووی هەمویانەوە نەتەوەی کورد زەحمەتە ئاسۆی سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێتە دی. چوار، جەختکردنەوە لەسەر شێوازی دیموکراسی و مەدەنی و ئاشتیانەی تێکۆشان بە پشتبەستن بە ئیرادەی جەماوەری خەڵکی کوردستان ئەمڕۆ ئامراز و شێوازی سەردەمیانی تێکۆشانە و لە کۆمەلگای نێودەوڵەتیدا سنگ و قورسایی خۆی هەیە و ئەم شێوازەی ئەمڕۆ ئامرازی گرنگە بۆ پارچەکانی دیکەی کوردستان. 5، بە بەردەوامی یەکڕیزی و یەکهەڵوێستی و ڕچاوکردنی تایبەتمەندیەکان و حاڵی بوون لە فرەبوون و پەیڕەوکردن لە چوارچێوەی یەکگرتندا بنەمای سەرەکی بەڕۆپێشچوونی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمانە. هەر شاد و سەرکەوتوو بن. پەیڤک بناوێ سەرۆکێ پارلەمەنتۆیە کوردستانیژی هاتە خوێندن. خۆشحاڵ و بەختەوەرین بە ناوی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئامادەی ڕێوەڕسمی کردنەوەی کۆنفرانسی نەتەوەیی لاوانی کوردستان دەبین. ئەمڕۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی عێراق لە سایەی سەرکەوتنی ئەزموونی خۆبەڕێوەبردن و پرۆسەی سیاسی و دیموکراسی و سەقامگیری و ئاوەدانی و گەشەپێدان لە پێناو یەک گۆتاری نەتەوەیی لاوانی کورد لە باوەشی خۆی کۆ دەکاتەوە و دەخوازین بە ڕاستپاردەی بەجێ هەمووان دڵخۆش و سەرفراز بکات. بەڕێزان، لە کاتێکدا پەرلەمانی کوردستان دەستخۆشی دەکات لە تێکۆشانی نیشتیمانی و نەتەوەیی هەموو ئەو ڕەوت و هێزانەی لاوانی سەربەپارت و ئایدۆلۆجیای سیاسی جیاواز، دەخوازین کە هەوڵەکانتان ڕێک بخەن بۆ یەکخستنی گۆتار و خەباتی بەردەوامتان لە هاوپەیمانێتێکی بەهێز لە پێناو سەرخستنی ئامانجی کۆنفرانسی دووەمی نەتەوەی لاوان، بە تایبەتیش کەم کۆنفرانسە لە هەلومەرجێکی زۆر ناسکی ناوچەکەدا ساز دەکرێت بۆ ئەوەی ئەو پێشهاتە سیاسیانەی لە ئارادایە بۆ بەرژەوەندی گەل و نەتەوەی کوردستان بێت. یەخستنی گۆتاری سیاسی بە ئاراستەی بەرژەوەندی باڵای گەل و نەتەوە ئەو کاتە دێتە دی کە سەرجەم کێشە و ناکۆکیەکان وەلا بنین بۆ گرتنەبەری ئەو گۆتارەی لە یەکبوونی نەتەوەیی و هاوپەیمانی کۆمەڵایەتی بەهێز دەکات. ئومێدەوارین کۆنفرانسەکەتان زەمینەیەکی لەبار بێت بۆ پەیامی ڕزگاری خوازی نەتەوەیی ئاشتی خوازانەمان بۆ کۆنگرەی نەتەوەیی. پرۆژەی نەتەوەیی بریتێ لە دروستکردنی مرۆڤی کورد لە هەموو بوارەکاندا، لەبەر ئەوەی هەرتەنها بە تێکۆشانی ڕۆڵەکانی خۆی کوردستان سەردەکەوێت و ئایندەی گەشتر و ڕووناکتر دەبێت. پرۆژەی نەتەوەیی سەرکەوتوو
لە مێشکی لاوان و تواناکانیاندایە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو تەحەدی و ئاستەنگانەی دێتە پێش و ومێدیش هەر لە گیانی ئەوەندایە چونکە لاوان شوورەی پۆڵاین و گەرنتی سەرکەوتن و سەقامگیری کوردستانن دەتوانن بڕیاری پێوی زۆر بگرن لەسەر هەموو ئاستەکان لەبەر ئەوەی هۆشیار و هێزێکی لەبن نهاتوون کاریگەرن و بەرپرسن لە ئاراستەکردنی کۆمەلگا بەرەو بنیادنان و ئاوەدانی سەڵاو لە گیانی پاکیگی شەیدانی کورد و کوردستان دووبارە هیوای سەرکەوتن و سەرفرازیتان بۆ دەخوازم. دپەیرە گوتارên lawên her çar parçeyên Kurdistanê ji aliyên hunerên wan ve hate xwendin û di destpêkê de gotara ciwanên Başûrê Kurdistanê hate xwendin. خۆشحاڵین ئەمڕۆ هەمومان لە هەولێری پایتەختی کوردستان لە ژێر سێبەری ئاڵای پیرۆزی کوردستان کۆبووینەتەوە بۆ ئەنجامدانی ئەرکێکی نەتەوەیی کە کەوتۆتە سەر شانی ئێمەی لاوانی کورد ئەویش یەخستنی هەرچی تواناکانمانە لە چوارچێوەی کۆنفرانسێکی نەتەوەیی لاوانی کورد بۆ بەرگریکردن لە خاک و نەتەوەکەمان. بەڕێزان، ڕێخستنی ئەم کۆنفرانسە لە ژێر ناوی لە پێناوی یەکگوتاری لاوانی کووردا جێبەجێکردنی یەکێک لە خاڵەکانی بڕیار و ڕاستپاردەی کۆنفرانسەکەمان بوو کە ساڵی پار لە 16 ئاداری 2011 لە شاری ئامەد باکووری کوردستان بە سەرکەوتووی کارەکانی خۆی تەواو کرد. هیوادارین ئەم کۆنفرانسەشمان بە کۆمەڵی بڕیار و ڕاستپاردەوە کە لە بەرژەوەندی توێژی لاوان و کێشەی ڕەوای نەتەوەکەمان بێت کۆتایی بە کارەکانی بێنێ. ئامادەوانی بەڕێز، لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە تەمەنی لاوێتی تەمەنێکی هەستیارە لە مێژووی لە ژیانی مرۆڤەکاندا. کۆمەڵێ تایبەتمەندی هەیە و دەبێت ڕێز لەو تایبەتمەندیە بگیرێت و کار بۆ خۆشگوزەرانی و گەشەکردنی بیر و بۆچوونەکان بکرێت، چونکە ئەم توێژە گرنگەی کۆمەلگا کاریگەرترین توێژن بۆ گۆڕانکاریە سیاسی و کۆمەڵایەتیەکان و بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری لە نێو کۆمەلگادا. ئەگەر لەو ڕۆژ سەیرێکی مێژووی سیاسی کورد بکەین ئەو ڕاستیەمان بۆ دەردەکەوێت کە لاوان داینەمۆی هەموو شۆڕش و خەباتێک بوونە و زۆرترین قوربانیان داوە بۆ بەرگریکردن لەم نیشتیمان و نەتەوەیە. بۆیە جێگای خۆیەتی هەموو کۆمەلگا و کاربەدەستانی حکومی و حیزبی بەبایەخەوە سەیری ئەم توێژە بکەن و کار بۆ هێنانەدی خواستەکانیان بکەن تا نەوەیەکی گۆشکرا و بەهەست بە بەرپرسیارەتی نەتەوەیی پەروەردە بکەین. چونکە تا ئێستاش سێ بەشی خاکی کوردستان لە ژێر پۆستاڵی ڕەشی ڕژێمە دیکتاتۆریەکانی تورک و عەرەب و فارس ماوە و تا ئازادکردنیان پێویستمان بە یەکدەنجی و یەکهێزی تواناکانی لاوانە بۆ هێنانەدی ئەو خەونە مەزنەی نەتەوەکەمان. میوانە بەڕێزەکان لاوانی خۆڕاگرت، جێگای خۆیەتی لێرەوە ئاماژە بۆ بکەین کە ئەوەی ئەمڕۆ ئێمەی لێرە کۆکردوتەوە کە بە ئازادانە گفتوگۆ لەسەر ئێستا و ئایندەی نەتەوەیەک بکەین ڕاپەڕی نەمەزنەکەی بەهاری 1990 باشووری کوردستانە کە سەروەریەکی تری مێژووی گەلی کوردمانە و هەر چوار پارچەی کوردستان بە دەستکەوتێکی نیشتیمانی و نەتەوەیی دەزانن، چونکە هەموو لایەکمان ئەو ڕاستیە دەزانین کە سەرکەوتنی ئەم ئەزمونە ئاسۆی ئایندەی کوردستانی گەورەیە. بۆیە جێگای خۆیەتی هەموو سەری ڕێز و نەوازش دا بنەوێنین بۆ ئەو کەسانەی کە بە خوێنی ئاڵی خۆیان ئەم ڕۆژەیان نووسیەوە. ڕاپەڕینی بەهاری نەوەتویەک بەرهەمی خوێن و تێکۆشانی نەوەیەک بوو کە پڕاوپڕ بوو لە گیانی ڕق و چینە و تۆڵە لە بەرامبەر ڕژێمێکی شمولی و تۆتالیتاری بەعس کە ماوەی 40 ساڵ بە ئاگر و ئاسن دەسەڵاتی خۆی پاراز لەسەر مەرجی نەیارانی و بەدڕندانەترین شێوە هەوڵی کۆمەڵکوژی گەلی کوردمانی دەدا تا گەیشتە ئەو ڕادەیەی چەشی چیمیایی بەرامبەر هاوڵاتیانی بێتاوان و سڤیلی شاری هەڵەبجەی شەهید بەکاربێنێ و لە 16/88 کە بۆ هۆی شەهیدبوونی 5,000 هاوڵاتی کورد بۆیە لێرەوە دووبارە سەری ڕێز و نەوازش دادنێن بۆ شەهیدانی هەڵەبجە و سەرجەم شەهیدانی کورد و کوردستان. دپەیرە بناوێ جوانên Bakurê Kurdistanê jî peyvek hate pêşkêşkirin. Dîsa di rojekî wekî 16 adara kombîna ciwanên Kurd erkekî mezin dixe ser milê vê konferansê. Meha adarê ji bo me Kurdan gelek giring e. Ji ber ku meha adarê da rojên xweşî û nexweşî jî hene. Heşta adarê roja jinên karkerên ya cihan e. Roja şahiyekê ya meha adarê ye. Wek gelek jinên gelan ya cihan e, jinên Kurd jî roja heşta adarê pîroz dikin. 11 adarê da peyama otonom di nav
hükümeta Irak û Kurdên Başûr hatî imza kirin. Cejnameyê Newroz jî di vî mehê de bûye. Wek hûn dizanin, di dîrokê me de ciyê Newroz gelek taybet e. Ji ber ku bo me Newroz hemberî seknandina zilm û zordayiyê ye. Nîşana me ye serfiraziyê ye Newroz. Xeynî vî rojên me yên reş jî di vî mehî de bûne. Yekî adarê de Nemir Mele Mustafa Barzanî çû dilovaniyê xwe. Bi fermana dîktatör Saddam li Helepçe bombeyên kîmyayî li ser gelê me hatib bikaranîn. Helepçe bûye remzek ji bo gelê Kurd. Ji ber ku di vê roja de zêdetir ji 50,000 kesên sivîl li ber çawa hemû dinyayê hate qadil kirin. Dijminên gelê Kurd bi avayeke hovane bombebarandiye li ser jin û zarokê Kurdan. Li hember vî hovtiyê dagirkeran tevahî dünya ji ber berjewentiyê xwe navnetevî ker û lal bûn. Komkijiya Helepçe piştî bûyerê bi çend sala şûn de nû kete rojevê cîhanê û nû xwastin wê bûyerê bibînin. Çekên ku di vî komkijiyê de hatin bikaranîn ji devletên Rojava hatin standin. Îro jî li Kurdistana dagirker dîsa bi çekên ku ji devletên Rojava distînin gelek Kurd bi avayekî komî tê kuştin. Peyveke dinya Rojhilata Kurdistanê ji aliyê nûnerê ciwanên wan ve hata pêşkêşkirin. لاوانی بەڕێزی کوردستان ئێمە ئەو نەسڵین کە دەبێ بە ئەزمون وەرگرتن لە ڕابردوو بە درێژەدانی ڕێبازی ڕزگاری خوازانە و مافیستانی ڕێبەرانمان لە مێژووی کورد و کوردستان دەستکەوتینەوە بە خەرمانی ئەزمون و وانەکانی ئەوان زیاد بکەین و لە دەوری یەک کۆبوونەوەمان ئەویش لە کۆنفرانسێکی وەهادا نیشاندەری ئەوەیە کە هەستمان بە پێویستیەکی مێژووی کردووە و زەنگی مارشێکی مێژووی بۆ نیشتمانەکەمان بەگوێماندا دراوە و دەبێ و پێویستە بە وشیارەیەکی تایبەتی و ئاگایی لە هەموو لایەنەکانی دۆخی ئەمڕۆ و ناوچەکە و جیهان ڕێگای دروستی پێکەوە بوون و پێکەوە هەنگاونان بگرینە بەر. ئەوەی کە ئەمڕۆ ئێمەی لە دەوری یەک کۆ کردوتەوە میراتی نەتەوە و بایەخی نەتەوەیە. نەتەوە شوناس، نیشتمان و مێژوو چارەنووس ئەو بەها پیرۆزانن کە ئێمە ڕۆڵەکانی کورد بۆی بەپەرۆشین و هەر ئەو بەها و بابەتە پیرۆزانن کە ئەو سنووربەندیە سەپا و دەستکردانەی لای ئێمەمانان ناپیرۆز کردووە. ئەمەش پێوەرێکی سەرەکی و هێڵێکی جیاوازیە لە نێوان ئێمە و ئەواندا. مێژووی ئێمە جیاوازە لە مێژووی کە ئەوەندایان تاشیوە. بزوتنەوەی ئازادی خوازانە و ڕزگاری خوازانەی نەتەوەی کورد لە هەر ئاست و لە هەر قۆناغێکدا و لە هەر بەشێکدا بوو بێ سەرڕای هەموو هەوراز و نێشێوەکانی لە یەک شتدا سەرکەوتوو بووە. ئەویش پاراستنی میرات و بەها و هێماکانی نەتەوەیە بۆ وێنە پاراستنی ئەزموونی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. لاوان لە هەموو جیهاندا و بە تایبەتی لە ناوچەگەماندا هێز و وزەی کاریگەر و ڕیزی پتە و بەهێزن لە پشت جوڵانەوە و گۆڕانکاریە سیاسی و کۆمەڵایەتیەکان. ئەزموونی ساڵی ڕابردووی ناوچەکە و بەهاری عەرەبی بۆ جارێکی دیکە و بەڕوونی و بەکردەیی نیشانیدا کە لاوان لە هەر کۆمەڵگایەکدا چ دەور و کاریگەریکیان هەیە و گەورەترین و قایمترین دەسەڵاتە سەرۆڕۆکان نەیانتوانی لە بەرامبەر هێزی ڕاستەقینەی لاوان و جەماوەردا خۆیان ڕابگرن. لاوان ئەمنەوەی کە ئەمڕۆ ئاشنا و ئاگا بە جیهان بووە و دنیا دەخوێنێتەوە و لە تازەترین و نوێترین ئامرازەکان بۆ گەیاندنی دەنگ و پەیامی خۆی کەڵکوەردەگرێ هێزی تاک بە تاکی وەسەر یەک دەخاتەوە و دڵۆپەکان کۆ دەکاتەوە و شەپۆلانی جەماوەری لێ دروست دەکات و لە پێشەوەی ئەم شەپۆلانەدا سەرشەپۆلی سەرچکێنی لاوان جێگایان گرتووە و بناغە و کۆشکی ستەمکارانیان تێکەوە پێچاو کۆشکی زۆردارانیان داڕماند. پەیوا جوانên Rojavayê Kurdistanê jî hata pêşkêşkirin. چێدبێگۆ تێدا مەفادارێ سەرەکی دگۆرنەڕینا me ji bo Kurdan e û têde heres û binketî ji bo rejîmên diktatۆr û şofîn in. Berheviyên hêja îro 15 adarê salek bi ser şoreşa giştî ya Sûrî derbas dibe got wek diyar û eşkere ye dirêjiya şoreşa û serhildana Rojavayê Kurdistanê 12 adarê ya 2004 e. Gelê Kurd ji destpêkê tevlî şoreşa giştî ya Sûrî bûn û ciwanên Kurd rêza yekem de ji şoreşê zêdebarê got bilindkirina daxwazên giştî yên şoreşa Sûrî bi xistina rejîmê û darbekirina Beşar Esed têde daxwazên taybet bi Kurda bilind kirin. Mîna daxwazên
چارەسەرکردنا پرسگرێکا کوردی لەسەر بنگەها گەل لەسەر ئاخواخوا بەرێزان دیرۆک لوەیەکێ مکورتەیە گۆگەلێ کورد ڕۆژاوای کوردستانê bi tev hêza xwe bi can û hêza xwe piştgirî li şoreşên Bakurê Kurdistanê Başûrê Kurdistanê û Rojhilata Kurdistanê kiriye lê mexabim got îro şoreşek li Rojavayê Kurdistanê û bi tevaya Sûrî têl darxistin birayên me li perçên din ji Kurdistanê wek pêtivî li gel me nasekirin ew yek jî bi xerabî li ser Rojava û perçên din disekine berhevêjin hêja û delal باوک گشتی بحث یکیتی ارزیا کردان لروجاوای کردستانی تکرن گود دمکه ده پنگاون پر گرنگ و مزن هاتن آویتن جوانین کرد روجاوای کردستانی پیروزباهی لواگا واتکن و بخورتیجی پشتوانی ایتکن و داخواج تب علی و تاک کردیت کن گو آرمانجا یکیتیا کردان بک آرمانجا خونی سرکی بله هزن اسد جه دسپیکا شورشا سوری ده به هوانه روبربونی خونیشاندانان بو و تیدا گل کرد و جوانین کرد با آواکی قطعی رازی نبوی تبلیوان کمکوژی و کشنا ببه اجبر ویه که درد کون دروی ولاتان بشک جوانین کرد بری خودن باشوری کردستانی هریما کردستانی گو بمالا خود زانن و جبور روشوانی اورتایی ام داخواج حکومت هریما کردستانی کن گو با آواکی جدی و بلز لسر داخوازوان مستر پرزگری کامان بوسته بیشی که تیا گل و آخا کردستانی سرکفتن جبو خباتا گل کرد رز سلاف جبو پاکو پاکروانن ریا آزادیه لداویش زبیجم کرد واتا سرکفتن یانجی سرکفتن پیوک بناوی جوانین کردین کازاخستانی جی هاتا پیشکش کرن برز جنبی سروکی هریمی کردستان برز نونری مام جلال برز میوانن هیجا سیاسمدار سروکین پارتین ام خوشحالن کجارا اویل تین و کنگریه آنا توی یکی لاوندین کردستان هر چهار پارچنا لی براستی نه چهار پارچنا 5 پارچنا پارچاک صرف جبیر مداره ام صرف جبیر دکن کردستان سور ام خوشحالن کو کردن کنگره وای داوی آدیا ام اونین بیراخوا و ام دعوت کرن ام تم جبیرن خلکن کل آسیا ناوین بتایبت کردن کازاخستانی جباری وان نکیمی دسدو 20,000 لیل آسیا ناوین تفدا جور 9 ملیون کیه دیسام جبیجن کو یکی من دناف کردی مدا دتنگایا حزبیتی دا درکوه و به نتاویا کردیتی بگری جبر کو ولات یک ندودنا و نجوسه نچارن دجمن او سینورا راکری ام دخازن او سینورا دن ناو لاواندا دا راد بد ام به ناو کومالا خوا دکت ناو کنگره بون ام دخازن کو ایسیسیا نل ببیجن لپایتخترا آزاد ام بیجن لکردستانا گوره آزاد ام کنگره سیاسیا دینن و با آلا کردستان بلند بکن و آزادی لهمو چهار پارچه کردستان به سپاس ریورسمن وکرنا کنفرانس موزیک بداوی هاتن و هر دو تیپین روجهلاتا کردستانی یا جیوا و تیپا هلپرکی یا کردین کازاخستانی هنر آخوا پیشکش کرن Shall we turn
کنفرانس و سه روزان بردوام بکه تیدا و افلاوین جویای دانستان و دیالوگی بکن دا کل سر دا خویانی که داوی لحف بکن و هن بریار و وصیتان ورگرن و بلند کرنا وان بریارن جبو همو آلیان هم سرکردارتی آوان و هم جی گل و لاوین خوا لهر پارچه یکی